سەبارەت بەو بابەتانەی کە لە ڕابردووە ڕوویدا لەسەر ناوچەی پیشەسازی ڕزگاری ئەمەوێت چەند ڕوونکردنەوەیەک بدەین و ئەو بابەتانەی کە باس کرا بۆی لە ئێستا لە بە وجودی ئەوە بە وجودی کەناڵەکانی ڕاگەاندن ڕوونکردنەوەیەکی تێروتەسەری لەسەر بدەین. سکاڵایەک تۆمار کرا لەلایەن کەسێکەوە بە ناوی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەبارەت بە زیادکردنی ڕووبەر سەبارەت بە زیادکردنی ڕووبەری ناوچەی پیشەسازی لە ڕاستیە ناوچەی پیشەسازی کۆنی ڕزگاری 96 دۆنم بووە و دواتر کراوە بە 300 دۆنم. ئەم 300 دۆنمە بە ڕەزامەندی هەموو لایەنە پەیوەندیدارەکان بووە و بە بڕیاری ئەنجومەنی شارەوانی ڕزگاری بووە و بە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی نەخشەدانان بووە بە ڕەزامەندی وەزارەتی شارەوانی بووە و بە ڕەزامەندی کۆمپانیای جێبەجێکاری ماستەر پلانی ناوچەی پیشەسازی بووە کە کۆمپانیای خەتیب عالەمی لوبنانیە و هیچ ڕووبەرێک زیاد نەکراوە. ئەم ڕووبەرە کە ناوچەی پیشەسازی نوێیە 300 دۆنم بووە و ڕۆیشتە وەزارەت گەڕاوەتەوە هەر بە 300 دۆنم بووە. هەموو موافقە سەرەتایەکانی موافقەی کۆتایی بە 300 دۆنم بووە، بۆیە هیچ زیادکردنی ڕووبەرێک نییە. سەبارەت بە گەندەڵی لە ناوچەی پیشەسازی گەندەڵی بووەتە قسەیەکی باو بووەتە قسەیەک هەرکەس بێوێ خۆی بەم وشە هەڵەزنێ، هەرکەس بێوێ ئەم وشە بۆ هەموو بابەتێک بەکارێرێ. سەبارەت بە گەندەڵی لە ناوچەی پیشەسازی نە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی گەرمیان نە سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری و برای بەڕێزم کاکەرسەلان هیچ گەندەڵیەکمان بەدی نەکردووە و دادگای بەڕێز کە ئێمە چوونەتە بەردەمی دادگا هیچ گەندەڵیەکمان بەدی نەکردووە لە ناوچەی پیشەسازی. ئەوەی گەندەڵی بێت ئێمە بەدیمان کرد بێت و یان واقعێک بە ڕووی داوە موافقاتی کۆتایی ناوچەی پیشەسازی لە 27/1/2021 ئەم بەروارە لای خۆتان بکەن 27/1/2021 وەزارەتی شارەوانی ڕەزامەندی کۆتایی داوە لەسەر ناوچەی پیشەسازی، بەڵامەکو هەتاوەکو 4/5/2021 بەڕێوەبەرایەتی نەخشەدانان کاکاتە ماوەی 96 ڕۆژ ماوەی 96 ڕۆژ بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانی گەرمیان هەموو ئەم نووسراوانەی لە وەزارەتی شارەوانی واتووە لە لای خۆی دایناوە بۆ ماوەی 96 ڕۆژ. دیارە هۆکارەکە هەر ئەمە بووە بۆی بەم نەتیجە بگەیە. لەو فترا کەسێک شووە سکاڵای تۆمار کردووە بەوەی کە گەندەڵی کراوە زیادەڕۆیی کراوە. دواتر کە پێشووتر برای بەڕێزم کاکەرسەلان و دواتر من چوینە بەردەمی دادگاوە بۆ دادگامان ڕوون کردووە کە ئەمە هیچ زیادەڕەویەک نەکراوە. هەندێک قسەکرێت تەخشان و پەخشان نازانم تەخشان و پەخشان لە چی کراوە. ناوچەی پیشەسازیەکە ئەگوازرێتەوە بۆ شوێنێکی تر، تەنها یەک شوێنی یەک کارگە دیاری کراوە، یەک کارگە گوازراوەتەوە لە 7 کارگە یەک کارگە گوازراوەتەوە. نازانین گەندەڵێکە نە ئێمە نە دادگاش نەمانزانی ئەم گەندەڵیە لەکوێ بووە، هۆکاری ئەم گەندەڵیە چی بووە کە باسەکرێت. هۆکاری گواستنەوەی ناوچەی پیشەسازی بۆ ئەگوازرێتەوە. ناوچەی پیشەسازی ئێستا ناوچەی پیشەسازی کۆن کە 96 دۆنمە 3 لای کراوەتە ناوچەی سەکەن. لایەکی ڕزگاری کۆنە، لایەکی پرۆژەی پێم وایە نۆژانستیە، لایەکی پرۆژەی گاردینایە کە 3 لای کراوەتە ناوچەی نیشتەجێبوون و بە نووسراوی نەخشەدانانی گەرمیان کە ئەمە سیفاتی ناوچەی پیشەسازی لەدەستداوە و لەسەر ڕای ئەوان ئێمە گواستنەوەمان بۆ کردووە و گواستنەوەکە کە کراوە هیچ مخالفەیەکی تیان نەکراوە، هیچ شتێک نەکراوە. گواستنەوەی هەر شوێنێک بەتایبەت ناوچەی پیشەسازی دوو لایەنی هەیە. لایەنێکی یاساییە ئەوەیە کە دابینکردنی زەویەکەیە، بەڵێ ئەم زەویە زەوی شارەوانی بووە کە گواستنەوەی بۆ خراوەتە سەری. لایەنێکی تر لایەنە فەنیەکەیە ئەوەیە کە ئامادەکردنی نەخشە و پەسەندکردنی لە وەزارەت و مەرحەلەی کۆتاییە. ئەوەی لەم بابەتە مقەسر بێت بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانی گەرمیان بووە
بۆ ماوەی 96 ڕۆژ تکان بۆی دوای بکەیتە بنەوە بۆ ماوەی 96 ڕۆژ نووسراوی وەزارەتی جێبەجێ کردێت لە کاتێکە بینی بەڕێوەبەرایەتی نەخشەدانان لەگەڵ دایرەکەی ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانە گشتی 5 دقە نییە بە 96 ڕۆژ ئەم نووسراوە جێبەجێ کراوە تامان دوای 4-5 جار لە گۆڕینی نەخشە و لە هاوردوبەردی نەخشە خۆتان نەزانن نەخشەی ڕاکێشانی نەخشەی گەورە لە گەرمیان ناکرێت لە سلێمانیەکرێت ئەو شوێنە ناوچە کۆنەکە سیفەتی کشتتوکاڵی لەدەستداوە و گوازراوە تۆ شوێنێکی تر ئەم شوێنە کۆمپانیای خەتیب و عالەمی لوبنانی لە ساڵی 2011 نەخشەی بۆ کردووە و لە ماستەر پلانە دیاری کردووە کە ناوچەی پیشەسازیە هیچ گۆڕانکاریەکی بەسەرە ناتووە لە سەرۆکایەتی شارەوانی ڕزگاری ئەنجومەنی شارەوانی ڕزگاری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی گەرمیان بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاوادانی گەرمیان ئەم ڕوبەرە بە 300 دوانم ڕۆیشتووە لە وەزارەتیش موافقەی بە 300 دوان ماتووە بۆیە تەنانەت 1 سانتیم زیاد و کەمی بەسەر لێ نەکراوە وەکو ئەندامی ئەنجومەن ئەڵێ ڕوبەر زیادی کردەوەوانە بەنسبەت 96 دوان بووە ئەگەر قرارە ناوچەی پیشەسازی ڕوبەر زیاد نەکە لە 96 دوانمەوە نەبێتە 300 دوانم کەواتە شار پێویستی بە فراوانکردن نییە کەواتە شار پێویستی بەوە نییە کارگەی زیاتر دابنرێت تەبارەت بەوەی کە من نەچوومە بەردەمی دادگا بۆ ئەو فترە و من بە نووسراوێک من لەم بەڕێوەبەری گشتیە و لاریشم لەوە نییە هەر دقەیەک دادگا داوام بکە بەڵام کۆ نووسراوێکم کردو بۆ وەزارەت پێشووتر ئەمە بانگێشت بوو فەرمانی گرتن نەبوو نووسراوێکم کردو بۆ وەزارەت لە 16ی 5 نووسراوم کردو بۆ وەزارەتی شارەوانی ڕاتان لەسەر ئەم بانگێشتە تا ئێستا وەڵامم نەدراوە نووسراوم کردووە دواتر من مۆڵەتم کردووە و بۆ من خۆش نەبووە فەرمانی گرتنمە بێ و لێرە دەوام بکەم مۆڵەتێکم کردووە دانیشتوم چاوەڕێم کردووە و هەر وەڵامم نەدراوەتەوە خۆم چوومەتە دادگا و ئەستۆپاکی خۆش مسلماندووە و بەو کاتە چاوەڕێی نووسراوی وەزارەتم کرد خەرخۆ ناکرێتەوە ناکرێت 3 مانگ وەڵام نەدرێتەوە 4 مانگ وەڵام نەدرێتەوە هەر نەڕۆیتە بەردەمی دادگا ئەو چاوەڕێی کۆتایی بەڵێ چاوەڕێی کۆتایی دۆسێکەکەین دۆسێکە کۆتایی هات بەڵێ بێگومان و سکاڵا تۆمارەکەین لەسەرەوە ئەندامی ئەنجومەنە و بە هیچ شێوەیە لە مافی خۆمان خۆش نابوو لەکوێ دابشکرد ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە دەسەڵاتی ئێمە نییە هیچکوێ کێشەی تاپۆی گەرمیان یاسای ژمارە 3 ساڵی 2019 بووە یاساکە دووبارە ئەنجومەنی دووبارەوە هەموارەکرێتەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و ئێستا لە خۆناغی کۆتاییایە و لە ڕۆژانی داهاتوە یاساکە بەرکارە بێ و دەسەکرێت بە تاپۆکردن